دوجار و دوای زیاتر لە 3 ساڵ و ڕەوانەکردنی 522 ملیار دینار لەلایەن بەغدادەوە بڕیاری هەڵوەشاندنەوەی تەواوەتی پاشەکەوتی موچەی فەرمانبەران درا. بڕیاری پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا هەڵدەگیرێ و موچە وەکو خۆی بە تەواوەتی دابەش دەکرێت لەم مانگەوە بەبێ پاشەکەوت. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 8 ئاداری 2019دا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بڕیاریان داوە لە مانگی 12ەوە پاشەکەوتی موچەی فەرمانبەران بە تەواوی هەڵبگیرێت. بڕیاری هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە لەو نووسراوەی عێراقەوە دەست پێ دەکات کە حکوومەتی هەرێمی ئاگادار کردەوە هەفتەی داهاتوو بە ژمارە حسابیەک بڕی 453 ملیار دینار دەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ 68 ملیار دیناری تر بۆ موچەی هێزی پێشمەرگە. بەهۆی قەیرانی دارایی ڕۆژی 3 شوباتی 2016 ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ژمارە 64 سیستمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و موچە خۆرانی ڕاگەیاند. دواتر لە 28 سێی 2018دا بڕیارەکە گۆڕانکاری تێداکرا و ڕێژەی پاشەکەوت کەم کرایەوە بە جۆرێک لە سەدادا بۆ لە 175 پاشەکەوت کەم کرایەوە بۆ سەدادا تا 130 جگە لە پلە تایبەتەکان. بەوتەی لێپرساوانی باڵای حکوومەتی هەرێم دوای بڕیاری هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە قۆناغی دانەوەی موچە پاشەکەوت کراوەکان بە فەرمانبەران دەست پێ دەکات بۆ ئەو پرۆسەیەش چەند ڕێگە چارەیەک پێشنیاز کراون. یەکەمیان کردنەوەی ژمارەی حیسابی بانکی بۆ فەرمانبەران و پێشنیازی دووەمیش وەرگرتنی قەرزەکانی ئاو و کارەبا و خزمە گوزارەکانی ترە لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران. لە لێدوانێکی تایبەتیشدا بۆ کوسانیوز ڕێباز حەملان ئاشکرای کرد ئەنجومەنی وەزیران میکانیزمێکی داڕشتووە بە مەبەستی دانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و دانەوەی قەرزەکانی حکوومەت کە لای هاوڵاتیانە، بەڵام ئەو پرۆسەیە دەخرێتە قۆناغی دووەمی سیستمی بایۆمەتری کە بڕیارە بەم نزیکانە دەست پێ بکات. هاوکات بە پێی نووسراوێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش کە ئیمزای بریکاری وەزارەتی دارایی لەسەرە و لە 11 2015 دەرچووە موچەی فەوتاوی فەرمانبەران بۆ مانگەکانی 9 10 و 11 2015 حکوومەت لە تەرازوی پێداچوونەوەی مانگی 12 2015 وەک قەرز دیاری کردووە. کۆی موچە نەدراوەکانی فەرمانبەرانیش بەبێ موچەی خانەنشینان لە ساڵی 2015 تا 2017 بریتیە لە 9 موچەی تەواو کە زیاتر لە 9 تریلیۆن دینارە. هاوکات بڕی زیاتر لە 12 ملیار دیناریش وەک پاشەکەوتی موچەی فەرمانبەران بۆ ساڵەکانی 2016 و 2017 و 2018 لای حکوومەت ماون. حکوومەتی عێراق پێش بڕینی پشکی هەرێم لە بودجە بڕی 14 تریلیۆن و 400 ملیار دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرد، بەڵام پشکی هەرێم لە بودجەی گشتی 19 عێراق 9 تریلیۆن و 700 ملیار دینارە. چاودێرانی ئابووریش ڕای دەگەێنن بەهۆی خراپی ڕەوشی ئابووری و کەمی موچە و جێبەجێکردنی سیستمی پاشەکەوت نزیکەی 8 تریلیۆن دینار نەگەڕاوەتەوە بۆ بازارەکان و هێزی بازارکردن لە هەرێمی کوردستاندا کەم بۆتەوە.